لێسادا هەرێمی کوردستان بە خۆناغێکی دژوار دەتێتە بەڕێ هەم لە ڕووی ئیدارەدانی هەرێم هەروەها لە ڕووی تاڕادێک خۆراغێکی ئەمنی و ئەگرژ و ئاڵۆزەی دروست بووە لە نێوان لایەنەکان بەتایبەت دوای ئەوەی کە هێزێکی ئەمنی یاخود هێزێکی وەزارەتی پێشمەرگە ڕوو لە زیینی وەرتێکرد ئەمە وای کرد بەشێکی لایەنەکان و ئەتوان بڵێم تاوی حیزبەکان لەمە نیگەران بوون چونکە پێیان وابوو ئەم هێزێکە لەسەر زیینی وەرتە یاخود ئەم هێزی وەزارەتی پێشمەرگە لەژێر هەژمۆنی وڵاتێکی دراوسی هەرێمی کوردستانە ئەمە وای کرد تا ڕادەیەک گرژی لە نێوان لایەنەکان دروست بێ و ئاڵۆزێکە هەبوو ئەم گرژیە خەریکە بەرە و دۆخێکی خراپ دەڕوە لە ماوەی ڕابردوودا لایەنەکان و کەسایەتەکان خەڵک زۆر قسەی لەسەرمە کرد دوایان پیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بوو کە باستی داوای یەکڕێزی کرد بەڕاستی پێویست بوو ینی و ئەوەی کە هەم بەشێکی زۆری حیزبەکان کە داوای یەکڕێزیەکەن هەمیش پیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە داوای یەکڕێزی کرد بچێتە بوار جێبەجێکردنەوە و پێویستە بەجددی حیزبەکان هیچ لەسەرەوە بکەن کە ئەم پەیامە یاخود ئەم ئاڵۆژەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا بنبڕ بکرێت و بە یەک دەنگ و کۆدەنگ بن لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ماوەی ڕابردوودا بینیمان ینی حیزبەکان بەتایبەت حیزبە سەرۆکیەکانی هەرێمی کوردستان زۆر باسی یەکڕێزیان کرد بەڵام ئەم یەکڕێزیە تا ڕادەیەکی کەم چۆتە بواری زەبەجێکردن و یاخود بە کردداری ئیشی لەسەر کراوە چونکە بەرژەوەندی حیزبی زۆر زاڵ و بەسەر لایەنەتەوەیەکەدا و پێویستە لە داهاتوودا ئەم بەرژەوەندیانە نەمێنن و بیرکردنەوەیکی فراوانتر هەبێت و ئەوەی کە لە ڕابردوودا هەبووە ئەم بیرکردنەوەی تایبەتمەندی یاخود بیرکردنەوەی حیزبی و بەرژەوەندی حیزبی بگۆڕێت بۆ بەرژەوەندی نیشتمانی بۆ ئەوەی کە لە کوردستانێکا کە چوار دەورەمان پڕە لە ئەو کەسانە یاخود دوژمن و چوار دەورەمان پڕە لەوانی کە چاویان بە کوردستانێکی گرت و هەڵنایەت وەڵامێکی تون بێ بۆ ئەوان و کوردستان بە ئاراستەیەکی باش و گەشت سندوودا تێ بپارێت هەتاوەکو هێزە سیاسەکانی کوردستان ناوماڵی کوردستان ڕێک نەخەنەوە هەتاوەکو ناوماڵێکی یەکگرتووی پتەوی ئارام بۆ کورد دروست نەبێ بە دڵنیاییەوە داگیرکردنی خاکی کوردستان لایەن هەموو داگیرکەرانەوە بەردەوام دەبێت چ ئەو هێزانەی کە لە چواردەوری کوردستانن چ ئەو هێزانەی کە زلهێزن و لە وڵات لە دنیادا دەتوانن ڕەوتە سیاسیەکان بگۆڕن بۆیە پێویستمان بە یەکڕێزی ناوماڵی کورتەیە هەرچی بابەتی خوێن ڕژانی کوردە بەدەستی کوردەوە ئەمەیان بابەتێکی دیکەیە کە بەداخەوە بووە بە مێژوو بەسەر ئێمەوە دەبێت بە هەموو شێوێک هەوڵ بدرێت ئەم بابەتە ڕێگری لێ بکرێ و جارێکی دیکە هێزە سیاسیەکان هاوپەیمانیەک دروست بکەن بەڵێن شەرەف بدەن کە خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ.